سڵاو ڕێز هاوڕێیان هێژا هیوادارم باش و تەندروست بن. گرتن و لێدان و ئەشکەنجەدان کۆڵ بە ئێمە نادا، ئێمە بەردەوامین. ئەو ڕێگای ئێمە گرتومانە ڕێگای ئازادی خوازانی بادینانە کە لە زیندانن، ڕێگای سەردەش عوسمانە، ڕێگای کاوەیە، ڕێگای ویدادا. بۆیە دووبارەی دەکەینەوە، ئێمە بەردەوامین و بەردەوامیش دەبین. بەیانی مەسرور بارزانی لەگەڵ وەزیری دەرەوەی بەلجیکا سۆفی ویلیامز چاوپێکەوتنی هەیە، لەوێ ئامادە دەبین دووبارە ڕیسوای دەکەینەوە، دڵنیاتان دەکەینەوە ئەو ڕێگایە کە گرتومانە بەردەوام دەبین تێیدا، بە هیچ شێوازێک کۆڵی لێ نادەین. بۆیە من زیاتر لە کاتان ناگرم، تەنها ئەوەیە ویستم ئاگادارتان بکەمەوە کە کەمێک پێش ئێستا من ئازاد بووم و بەیانیش دووبارە دەستمە بەردەم وەزارەتی دەرەوەی بەلجیکا کە کۆبوونەوەی هەیە مەسرور بارزانی لەگەر سۆفی ویلیامز، لەوێن دەردووبارە ڕیسوای دنیا و قیامەتی دەکەین. سەرکەوتن بەردەوامی.